سلااوڕێز خوێندکاری ژیر ئەو ڤیددیۆیەکی تایبەتە بە بارودۆخی ئێستای خوێندکاران لە کوردستان. مەبەستم زیاتر بەشی باشووری کوردستان. ئەمن پێش زیاتر ڕەنگە لە 2 هەفتە ڕاپرسیەکم بڵاو کردۆ لە کەناڵەکەی خۆم دەربارەی داخستنی خوێندنگەکان. لێرە دەتوانین تەمەشای بکەین بە یەکەوە. پرسیارەکەم ئەوە بوو: ئایا خوێندنگەکە داخراوە یان نا؟ و هەتا ئێستا 127 کەس وەڵامیان دایتەوە. ئەو پرسیارە 5 هەڵبژاردەی هەبوو. یەکەمیان نا، دانەخراوە، بەردەوامین لە خوێندن. لە 100 کەس 2 کەس نووسیتینا. 73% بەڵێ داخراوە هەتا پاش جەژنی نەورۆزی پیرۆز. 7% بەڵێ داخراوە بەڵام نازانم هەتا چ کاتێک، چونکە جارێ دیار نییە. بێگومان ئەگەر وەڵامەکان ئێستا بە ڕەنگە زۆربەی زۆریان نووسیبایان نازانم هەتا چ کاتێک، چونکە بەڕاستی دیار نییە هەتا کەی. 7% بەڵێ داخراوە بەڵام من لە ڕێگەی ئینتەرنێت دەخوێنم و خەریکی سەعیم، ئەوە جێی دڵخۆشیە. 11% بەڵێ داخراوە من ئەوەی ڕاستی بی لە ماڵەوەم و ناخوێنم. کەواتە ئەگەر لێکی بدەینەوە ڕەنگە ئەو 2% خوێندنگەکەیان لە شاری گەورە نەبی، یان ئەوانەی دەخوێنن زۆر نەبن ژمارەیان، کەواتە دانەخرایە. کەواتە تەنیا لە 100 ڕەنگە 10 کەس هەتا 12-13 کەس بخوێنی بە ڕێگەی ئینتەرنێت. کەمتریش ڕەنگە هەر 9 کەس ڕەنگە بە ڕێگەی ئینتەرنێت بخوێنی. کە ئەوەش دەمەوێت لێرە باسی ئەو دیاردەی بکەم کە لەبەرچەوە بتوانین چارەسەری بکەین. با بگەڕێمەوە. چونکە بارودۆخەکە دیار نییە، چونکە ڕوون نییە، چونکە کەس نازانی هەتا کەی دادەخرێ یان داناخرێ، کەواتە باشتر وایە چ بکەین ئەو کاتێک کە لە ماڵەینە و کەس نازانی و بە دەیان ڕەنگە پرسیار بخولێتەوە لە لای هەر کەسێک، بە تایبەتی لە لای خوێندکاران کە جارێ منداڵن زیاتر نازانن ئەوە چ ڕوویدایە و چ بووە. ئەو ڤیرۆس و باسی ڤیرۆس و باسی نەخۆشی و باسی مانەوە لە ماڵ و ئەو شتانە، هەتا ئەوەی زۆر بیر نەکەینەوە لە ئایا چ دەبی و چ ڕوو دەدا. باشتر وایە ڕەنگە باشتر وابی تۆزێک خۆمان سەرقاڵکەین، مەشغوڵکەین بە وەرگرتنی زانست و زانیاری. پێویستە چ بکەین؟ پێویستە چ بکرێ؟ بێگومان ئەوە جێی پرسیارە، چونکە شتەکە نوێیە. ئەوە یەکەم جارە لە هەموو دنیای خوێندنگەدا بخرێ و لە هەموو دنیای خەڵک لە ماڵەوە بی و لە هەموو دنیای زۆر نەچیە دەرێ و لە هەموو دنیایش نەزانی چ ڕوو دەدا پاشی، چونکە کاژێر بە کاژێر زانیاریەکان و زانستەکان دەگۆڕێن. کەواتە پێویستە چ بکەین؟ ئەمن زیاتر دەربارەی خوێندن باس دەکەم لێرە. خوێندن بە ئۆنلاین لە ئێستاوە زۆربەی زۆری دەوڵەتان دەستیان کردیا بە بیرکردنەوە لە خوێندن بە ئۆنلاین. ئۆنلاین مانای چییە؟ ئۆنلاین واتە بە ڕێگەی هێڵی ئینتەرنێت، واتە بە ڕێگەی یوتیوب، بە ڕێگەی سکایپ، بە ڕێگەی ڤایبەر، بە ڕێگەی دانانی ڤیدیۆ. ئەو شێوەی خوێندنەش ڕەنگە ئەگەری زۆری هەیە ببیتە شێوەی خوێندن هەتا لە داهاتوو. لەبەر چونکە هەتا ئێستا ئەو ڤایرۆسە کە هاتیە ڤایرۆسەکی نوێیە، ئەو ڤایرۆسە ئەگەر بە کەمترین شێوە بخوێنرێ، ئەو ڤایرۆسە ئەگەر بە زۆرترین شێوە بخوێنرێ، ئەو ڤایرۆسە ئەگەر بە
لەبەرەوەی زۆر زانیاریمان نییە، نازانین چ ڕوودەدا و کوو گەشە دەکا و ئایا ساڵەکی تکە هەمان کات دێتەوە نایەتەوە، چ دەبی چی لێدێ. لەبەرەوەی ڕەنگە هەتا لە داهاتووش شێوەی خوێندن ببیتە ئۆنلاین، کاتە لە ئێستاوە دەبی خۆمان ئامادەکەین، خۆمان حازرکەین لەبەر ناڕۆنی. پێویستە چ بکرێت؟ ئەوە بێگومان دەربارەی خوێندنگەکان و دەربارەی ئەوانەی کە بەرپرسیارن دامەزراندنی سیستەمی خوێندن بە ئۆنلاین. لە ئێستاوە دەبی بیر لێ بکەینەوە سیستەمەکن هەبی بۆ خوێندن بە ئۆنلاین. بێگومان زیاتر لۆ ئەوانەی کە دەتوانن ئینتەرنێت بەکاربێنن، ئەو سیستەمە ڕەنگە زۆر بەکەڵک نەبی لۆ باخچەی منداڵان یان لۆ منداڵی کچکەتر کە نەتوانی ئینتەرنێت بەکاربێن. و هەروەها لە هەمان کات خوێندکارانیش فێری ئەوە بن یارمەتیدانی یەکتر ئەوانیش وە خوێندن لەگەڵ یەک بەڕێکەی ئینتەرنێت. ئەوەی ڕاستی بی کە ئەمن ئەو کەناڵەی خۆم دانا لە یەکەم جار زیاتر دامنا لۆ ئەوەی کە ئەگەر هاتوو خوێندکاران ڕۆژێک لە ڕۆژان نەیانتوانی بچنە مەکتەب، نەخۆش بوون، نەیانتوانی بچنە خوێندنگە، یان لە گوندەچی بوون، دوور بوون، بەفر بوو، یان لەبەر هەر هۆکارێک شار هەرچ بوو بتوانن بەو ڕێگەیە بخێنن. بەڵام خۆشبەختانە پاشی ئەوەی کە خەڵکەکەیان خوێندکاران ئەو کەناڵەیان دیت، هەتا ئەوانەی کە دەشتوونە خوێندنگە کەناڵەکەیان بەکاردەینا و سەیری ڤیدیۆیەکانیان دەکرد. بەڵام ئێستا کە خوێندنگە داخرایە، زۆری خوێندکاران ویان زانیە ئیدی تەواو خوێندنگە داخرایە، واتە خوێندنیش داخرایە. بەڵام ئەوە هەڵەیە. خوێندنگە داخران مانای ئەوە نییە خوێندن نییە، مانای ئەوە نییە نابی زانیاری پەیداکەین، مانای ئەوە نییە نابی بخوێنین بە پێچەوانە. ئێستا کە لە ماڵێ دانیشتی دەبوایە زیاتر بخوێنی، چونکە ماندوونی زۆر ناچیە خوێندنگە، سەعید زۆر کەمترە، کەواتە زیاتر و زیاتر هەوڵ بدە زانست وەربگری، ڕاهێنان بکەی لەسەر خوێندن بە ئۆنلاین، چونکە لە داهاتوو ئەوە دەبیتە ڕەنگە ببیتە تاکە ڕێگەی بەدەستهێنانی زانست و زانیاری. کەواتە لەو کەناڵەی من چ هەیە؟ و لە هەندێک بێگومان لە هەندێک کەناڵی تریش کە دەربارەی بیرکاری، دەربارەی زمانی ئینگلیزی، دەربارەی هەر شتێکی تکەبی کە بە کەڵکی خوێندکاران دێ، هەوڵ بدە سوود وەربگرە. و ئەوەی دووبارە دەکەمەوە، هەوڵ بدە ئەو هەڵە لە دەست خۆت نەدەی. ئەوە هەڵە و بۆت ڕەخسایە، چونکە پێش چەند ساڵێک ئینتەرنێت و ئەوهانە بوو، ڤیدیۆ زۆر کەم بوو. هەوڵ بدە هەموو کەس ئینتەرنێتی بەکاردێنی، بەڵام خۆشە بەکاری بینی بۆ سەیرکردنی گۆرانی و فیلم، بەڵام لە هەمان کاتیش بۆ خوێندن و بۆ زانست. ئەمن لەو کەناڵەی چم دانایە هەتا ئێستا لێرە هەتا ئێستا 790 ڤیدیۆم دانایە. هەر ڤیدیۆی ڕەنگە هیچ کامیان بە شێوەی گشتی ئەگەر باسییان بکەم لە 30 خولەک کەمتر نابی. هەندێکیان لە 30 خولەک کەمترن، بەڵام زۆریشیان لە 30 خولەک زیاترن. کەواتە دەتوانم بە شێوەی گشتی ناوەندی ڤیدیۆیەکان 30 خولەکە. ئەوجە بە خۆت لێچیدەوە 790 جاران 30
دەکاتە چەند خولەک، دەکاتە چەند کاژێر، دەکاتە چەند ڕۆژ کە ئەمن دانیشتیمە ئەو ڤیددیوانە ئامادە کردیە، دام بەزاندیە و ڤیددیۆی دیش ئامادە دەکەم. کامە پۆلی 4 بە هەردوو بەرجی 5 بەرجی یەکەم هەموو تەواو بەرجی دووەم گەیشتیمە لاپەڕا 180 نازانم چەندە، پۆلی 6 هەردووی بەرجی تەواو بووە هەمووی هەیە، پۆلی 7 بەداخەوە هەر هەتا ڕەنگە نیوەی کەمتر چوو بم، بەڵام ئەگەر هاتوو کەناڵەکەم زیاتر سەبسکرایبی هەبوو، ئەگەر هاتوو زیاتر سیرکەری هەبوو، ئەوە بێگومان ئەمن دەبی بەردەوام بم. بەڵام ئێستا کە تەمەشای دەکەم ئەمن ڤیددیۆیەک کە ڕەنگە 4 کاژێرم لۆی تەرخان کردبی تەنیا 20 کەس سەیری بکە، ئەوە لەو بارودۆخەی شتەکی زۆر باش نییە و بەداخەوە کە ئەو هایە. بەڵام هیوادارم ئەو ئیشە چاکبی، هیوادارم ئەو بارودۆخە بە زووترین کات چاکبی. بەڵام هەتا ئەگەر سبەی گەڕایەوە خوێندنگەش بزانە کە لە داهاتوو تەنیا ڕێگایەک بۆ خوێندن هەر ڕێگای ئۆنلاین دەبی. ئەوە چونکە ئیدی ئەو های لێ هات، ئیدی ئەوە ڕێگەیە، ئەوە تاکە ڕێگەیە. ئەوجا هیوادارم هاوڕێیەکانت ئاگادار بکەیەوە، ئەو کەناڵەیان پێ بناسێنی وە کەناڵی دیش، ئەمە بەستم هەر ئەو کەناڵە نییە، بەڵام هاوڕێکانت ئاگادار بکەوە، یەکتری هان بدەن بەیەکەوە زانست و زانیاری فێر بن. بەڵام هەر کەسە لە ماڵی خۆی بە تەلەفۆن یان بە مەسج بە پەیام بزانە بە هەرچ و هەروەها دەتوانی ئەگەر مامۆستا و بەرپرس بناسی یان بتانی قسە لەگەڵ مامۆستایەکەت بکەی لەگەڵ بەرپرسانی خوێندنگە، دیسان دەتوانی هانیان بدەی کە ئەوانیش یان ئێوەش زۆر کەس زۆر زیرەکە لە وانە لە زانست دەتوانن ڤیددیۆ دروستکەن دەربارەی هەر زانستەک و زانیارێک کە بە خۆتان دەزانن و بڵاوی بکەنەوە. و هیوادارم دانیشتنی ماڵەوەت جێی بێزارت نەکا و بتوانی سوود وەربگری و سوودمەند بی لە ئەو زانیاریانە و ئەو ڤیددیۆیانە کە هەنا دەربارەی خوێندن و هەروەها دەربارەی شتی تر. لێرە دێمە کۆتایی ئەو ڤیددیۆیە و هەتا ڤیددیۆیەکی نوێتر یان هەتا ڤیددیۆیەکی نوێ هەر بژی.